کۆبوونەوەی ئەنجومەنی یاسایشی نێودوڵەتی بەردەوامە نوێنەری وڵاتان قسەکەن. فەڕەنسا و بەریتانیا باسییانەوە کردکە و ئێران کردوێتی پێشێل یاسا نێودوڵەتیەکانە و نەبووتە هۆکارێک بۆی کە دۆخی غەزە باشتر و هێورتر بکرێتەوە و ئەو گرژی و ئاڵۆزیانی کە لە غەزە هەیە نەمێت بەڵکو و ڕەوشەکەی زیاتر ئاڵۆزتر کردووە هەر سەبارەت بەم پرسە و هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل. بەڕێز شەریف بێهروز شۆڕڤەکانی سیاسی لە شاری لەندەن لە وڵاتی کەنەدا بێگومان لەندەن لە کەنەداژەیە شارێکە لە شارەکانی کەنەدا. بەڕێز شەریف سوپاس و ئامادەبوونی بەڕێستان. دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆنە بێ لە ئەگەری بەردەوام بوونی ئەم ئاڵۆزیانی نێوان ئێران و ئیسرائیل؟ بێگومان هەر وەچی بە خۆتان ئاگادارن دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاستێکی زۆر خراپدایە. ئەویش دەگەڕێتەوە سەر ئەو کێشە و ئاڵۆزیانەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی زیاتر لە 4 لە هاتە سەرکاری ڕژیمە لە ناوچەکە پێچی هێناوە. ئێمە دەبینین کە ڕژێم لە هەموو وڵاتەکانە وڵاتانی واکە نفوز و دژی کردوتە کێشە هێناوەتەوە و بێگومان ئەو کێشەیەش هەمووی لە ئاستی شەڕ و پێکدادان لەگەڵ ئەمریکاوە پەیمانەکانی بە تایبەتی ئیسرائیل بووە. دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەشتە ئاستێک بوو یەکەم جار ڕژێمێکی وەک ڕژێمی ئێران بتوانێت ڕاستەوخۆ دوای ئەو هێرشانەی کە وڵاتانی عەرەبی بەسەر ئیسرائیل کردویانە هێرش بکرێت سەر وڵاتی ئیسرائیل و ئەمە شتێکی بێوێنەیە. دیارە ئێمە دەزانین کە لە ماوەی بەتایبەتی دوای ئاڵوگۆڕەکانی سووریە و ئاڵۆزیەکانی سووریە و شەڕی ناوخۆوە بەردەوام شەڕی ناڕاستەوخۆ و پرۆکسی لە وڵاتانەدا بەجێکتر کراوە ئەوەی کە زۆرتر زەبر وەشاندراوە لەلایەن خودی ئیسرائیل لە ڕژێم بووە. بەڵام ئێستا ڕژێم ناچار بووە کە ئەم هێرشە ڕاستەوخۆیە کاتە سەر ئیسرائیل و بێگومان خۆشتان ئاماژتان پێ ئێرانیش حەقی خۆی نییە لە بەرامبەر ئەو هێرشی کە لە سووریا کرایە سەری، ینی هێرشێکی لۆچکە ئەوەی ئێران کاردانەوە بوو، کاردانەوەی هێرشێکی ڕاستەوخۆ بوو بۆ سەر بەرپرسانی وڵاتە لە سووریا. بەڵێ بێگومان لە وڵاتێک کە ئەویش بەرگی لە سەروەری سیاسی خۆی دەکات، بەڵام ئەمە تا ئێستا نەمان بینیەوە کە ئیسرائیل ڕاستەخۆ هێرش کاتە سەر ناوخۆی ئێران یا ئەگەر کراش بێش بەەوە هندێک دادۆستەی خۆی یا بە هندێک ڕێگای ترەوە ئەم هێرشان نەکراون. بەڵام هیچ کات نە لە سووریا نە وڵاتانی تر نە لە ئێران ئیسرائیل هیچ کات بەرپرسایەتی هێرشێکی ڕاستەخۆ بەسەر ئێران قبول نەکردووە و هیچ بەڵگە و سەنەد و مەدرکێکی لەبەر دەزانە کە ئیسرائیل کارێکی ئاوا کرد. بێگومان هەمومان دەزانین کە ئیسرائیل لە پشتەوە کارانەیە، بۆیە جوابدانەوەی ئێران و ئەویش بەو شێوە بەڕاشکاوانە و ڕاستەخۆ زیاتر ناتوانی ئێران سەرچاوە دەگرێت تا ئەوەی کە بەڵامەرێکی ئاماژەت پێکرد. بەڵێ ئێران مافی خۆیەتی کە بتوانێت ئەگەری ڕژێمێکی غێری دەموکراتیک و سەرکوتکەر و ئەوەشە، بەڵام دیساریش مافی خۆیەتی کە بەرگری لە خۆی بکە. بەڵام ئەو بەرگری ئێرانێکا لە ڕاستیدا بەرگرینێ تۆزێ خۆنیشاندان بۆ هەم بە وڵاتانی دەرەوە هەمیش بە هاوپەیمانەکانی خۆی کە بەڵێ توانای بەرگرین و بەرابەر ئیسرائیل هەیە. بەڵام بەرز شەریف کەواتە ینی ئەو هێرشێک کە ئێران دوێنێ شەو ئەنجامی دا کە هیچ کاردانەوەیەک نەبوو، هیچ کاریگەریەکی خراپ بوو سەر ئیسرائیل نەبوو، زۆربەی هەرە زۆری موشک و دڕونەکانی خستوونە خارەوە. کەواتە شێوەی هێرشەکە و بەکارهێنانی ئەو تەقەنیە سەربازیە و موشەکەی لە هێرشەکە چیمان پێڵێ؟ ئەنی ئەوە بخۆی ئاشکرانیە کە تەوازنی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیدی وەکو ئەو نییە کە پێشبینی کرابێ. بەڵێ یەکێک لە هۆکارەکانی ئامەبەستی دەرخستنی ئەم جۆرە موشک و ئەم کەرستانەی سەربازی لەلایەن ئێرانەوە بۆ پێشاندانی توانایی خۆیەتی کە بڵە ئەگەر لە ئەگەری هەر جۆرە هێرشێک بێ من دەستم بەمان ڕادەگا کە توانێ زربەتان لێبدا. بەڵام هۆکارەکەی تریش ئەوەیە کارۆکی پێشتر ئاماژەم پێکرد زۆرتر بۆ ڕازیکردنی هاوپەیمانەکانی خۆی کە بەڵێ لە ئەگەری هێرشی ئیسرائیل توانایەکی بەهێز بۆ سەرنجی جیهانی ڕاکێشا کە فعلان خاوەن جبەخانەیەکی سەربازی بەهێزە، خاوەن تەکنۆلۆژیایەکی سەربازی بەهێزە ئیران لە چارچۆی هێرشی دوێنێشەو. بێگومان ئێران وڵاتێکی ئابووری بەهێزی هەیە و خەڵکەی فەقیرە، هەمووی توانایی ماڵی و دارایی خۆی و خەڵکەکەی تەرخانی چەک و تەقەمەنی کردو کە هەروەکی بۆ خۆتان دەزانن ئەم چەک و تەقەمەنیانە مەترسیی گەورە بۆ ئاشتی نێودەوڵەتیە بەتایبەتی لە ئەوروپا دەبینین دوای شەڕی رووسیا لە ئۆکراین کە ئەمە چەندە مەترسی بۆ ئەوروپا و بۆ وڵاتانی ئەوروپایی دروست کردووە کە بوو ئێران بەشێ لە سیاسەتی ئەوەیە کە پێشان بدا کە من توانایی هێز نظامی و سەربازیم هەیە کە لە ئەگەری هەر جۆرە هێرشێکدا من دەتوانم ئاسایشی ناوچەکە و ئاسایشی هاوپەیمان لە ناوچەکە بخەمە مەترسیەوە و ئەمانە یەکێک لە هۆکارەکانێتی کە ئێران ئەم کارە دەکاوە. بێگومان هەر لەلایەکی تریشەوە حولی ئێران بۆ دەستڕاگەیشتن بە چەکی ناوەچیش هەر لەم سیاسەتە چاوە دەگرێت کە دەیهەوێت تۆزێک
سیاسەتی پێشگیری ئەوەی کە بە ئینگلیسی پێ دەڵێن دەتەرنتە بەکاربێنێت کە بتوانێت پێش لە هێرشی وڵاتانی وەک ئەمریکا و ئیسرائیل و ئەوانە بگرێت و هەروە وڵاتانی عەرەبیش ئەوانەی واکەجی ئێرانن کە لە داهاتوودا بتوانێت پێش لە هێرشانە بگرێت. بگومان ئەم هێرشی ڕاستەخۆش بە ئیسرائیل هاوکات لەگەڵەوەی کە جوابدانەوە و وڵامدانەوە بۆ هێرشێکی ئیسرائیل کردوێتی کە ئەگەرچی بەرپرسیاری شتۆنە گرتووە، بەڵام هاوکات لەگەڵەوەش تۆزێک نیشاندان و ڕازەکردنی ناڕازی و ڕازیەکانی خۆیەتی کە پێیان بڵێ ئێمەش توانای وڵامدانەوەمان بە هێرشەکانی ئیسرائیل هەیە. باشە بەڕێز شەریف، پێتان وایە بە خوێندنەوەتان بۆ لێدوانەکانی جۆ بایدن و بە هەڵوێستی ئەمریکا ئەبێت بە بەشێک لە شەڕەکە یاخود ئەبێتە نێوەندگیری ئەم شەڕە؟ بەڕاستی ئەمە پەیوەندی بەوەیە کە هەردوو لایەنی شەڕەکە بە تایبەتی ئێران و ئیسرائیل لە تاچە ئاستێک بچنە پێشە. زۆربەی وڵاتانی ئوروپای ئەمریکاشی لەگەڵ وڵاتانی بیانی ڕۆژاوە پیاوانە بوو کە ئێران ڕاستەخۆ هێرشێ بکاتە ئیسرائیل. مەسەرەتاکانی و دیار ئێران پاشان مەبەستەکانی خۆی دیاری کرد کە ئەم هێرشە لە خۆیرانەوە دەکردرێ. هەنگاوەکانی دوای دەگەڵێتەوە کە بزانین ئیسرائیل دەونێوەدا هەڵوێستی دەبێ هەر ئەم لە هەواڵەکانیشدا ئاماژتان پێکردووە دانیشتنی ئەوڕۆ کابینەی ئیسرائیل تاوتوێی وڵامەکانی دوای ئیسرائیلی کردووە. بەڵام بە لێکدانەوەی خۆ من پێم وایە بە ئیسرائیل لە کاتی ئێستادا ئەو هاوپەیمانەی کە بە قازانجی دروست بوو بە تایبەتی بەجی ئێران هەم تۆزێک ئەو هێرشەی کە کردە سەر کۆنسولخانەی ئێران لە سووریا تۆزێ ئەمەی بەلاناوە لە میدیاکان هەمیش ئەوەی کە شەڕی غەزە تا ڕادەیەک کەوتۆتە پەراوێزەوە بۆیە ئیسرائیل ناهێوێت لە حاڵی حاضردا هێرش چێ بکە. من بەڕای من لەوانەیە یەکدانەوەکانمان جیاواز بێت کە بتوانێت بە جۆری چەم ئەمریکا ناڕەحەتکاویە وڵاتانی ئوروپایش کە حەزیان لەبەر بڵاوبوونەوە شەڕەکەنەوە. بەڵام یەک پرسیارێ زۆر گرنگە لە قسەکانی خۆتەوە، بەس ئەمریکا ئەتوانێت سێ شەڕی جیهانی بەڕێوە بات، ینی بۆ نمونە شەڕی ئۆکرانیا هەیە لەگەڵ رووسیا، شەڕێکی دیکەیە کە شەڕی ئیسرائیل لە غەزە، شەڕێکی دیکە هەیە کە شەڕێکی نوێ ئەبێتە شەڕی ئیسرائیل و ئێران. بە کوردی بێ سوپاس دەکەم کاتمان نەماوە. من پێم وایە ئەمریکا توانایی بەڕێوەبردننی زۆر شەڕی هەیە لە ناوچەکە. ئەمریکا هێزێکی بەربڵاوی هەیە دەتوانێت هاوکات لە وڵاتانی ئاسیایی لە ئوروپا لە ئەفریقا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش شەڕکە. بەڵام ئەوەی کە ئەمریکا حەزی لێبێت تووشی شەڕێکیاوە بێ ئەمە پێم وایە خواستی ئەم ئیدارە ئێلانی کەم نییە زۆر بێگومان لەبارەی ئابری شۆ زەرێری هەیە. بەڵام ئەو شارانێک کە بۆ ئەمریکا هاتە پێشە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە یەمەن لە وڵاتانی تر ئەمریکا ناچار دەکات کە ڕۆژی شەم شەڕ بکات. چون بەڕاستی ئێران زۆر باش پێشە بەتمانێ واز بێنێت. بەڕێز شەریف بێهرۆز شرۆڤەکاری سیاسی لە شاری لەندەن لە وڵاتی کەنەدا لەگەڵ مابووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستە.